بەڵێ دلڤین محەممەد. سلام عليك مامۆستا. عەلەیکم السەلام سەرچۆن. مامۆستا بە کورتی پرسیارەکە شەمانی پەیوەندی بە زمانی ئینگلیزیوە نییە بەس حەزم لێ شتێکی بزانم ئەجاگەر بە کورتی وەڵامم دەیە ئێستا تو وەک خۆت هەنی ئێستا هەموو ئەو شەهادە هەموو ئەو شتانەی هەتا هەموو شتەکان لە خۆتدا بماڵی هەنی بەتەنها خۆتەکان ناویشت چۆن وەسفی خۆت دەکەی؟ ڕاستەکەی من زۆر بیرم لەوە کردوێتەوە و جۆری کەسایەتەکەم ئەوەیە کە زوو خۆم شیکار بکەم. باشە زۆر مهمە ئینسان لە قوڵترین شوێنی کەسایەتی خۆی بدۆزێتەوە. ئەو قوڵیەش پەیوەندی بە لایەنی ڕۆحی ئینسانەوە هەیە. لایەنی ڕۆحی ئینسانیش بریتیە لە وەڵامدانەوەی پرسیارە مەزنەکانی ژیان کە لە دین و لە فەلسەفایشی لەسەر. ئەگەر تۆ پەیوەست بووی بە ذاتی ئەڵڵاهو جەلە جەلالوهو و ئەوت لە هەموو شتێ بەلاوە گرنگتر بوو، دڵنیا بە هیچ کات شەهادە، تەمەن، ئەزموون، پارە، ناوبانگ ئەمانە نالکێن بە تۆوە، ئەمانە لە دەرەوەی تۆ ئەبن. بەڵام کاتێک کە تۆ لایەنە ڕۆحیەکە خۆت ون ئەەکەی ئەمانە ئەبنە ناسنە. واتە پێویست ناکە ئێمە بەمانە ناسنامە بۆ خۆمان دروستکەین. و دوجار ئینسان لە سەرمەرگە ئاگاتە ئەم قەناعەت. جا چەند موهیمە ئینسان پێش ئەوەی بگاتە سەرمەرگ لە ژیانی ڕۆژانەیە بگاتە ئەو قەناعەتەی کە ئەم شتانە لە دەرەوەی ئەوەن. بۆیە باشترین شت ئەوەیە کە ئینسان تۆزێ قوڵتر لە ژیانە لە خۆی و لە دەوروبەر و لە ژینگەکی بڕوانێ. و ئەگەر خۆت پەیوەستکەی بە ذاتی ئەڵڵاوە جەلە جەلالوهو ئەو کاتە تۆ هیچ شتێک لەمانە پێناسەی تۆ ناکە. ئێستا بۆ نمونە یعنی من لە وڵاتێکە ئەژیم لە شارێکە ئەژیم کەس من ناناسێت، تەنها بەوە ئەم ناسم کە مەرحەباییەکیانەکەم یا شتێکیان لێ یەکڕم یا ئەیەم بەلایەنە. هیچ کات پێویستم بەوە نییە کە ئەم شتانە بێن کەسایەتیەک بن بە من. وازحە کەواتە تۆ بۆ ئەوەی ون نەبی هەل لە سەرتاوە بزانی. جا بەڕاستی ئازیزان ئینسان خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ فەبەصەرک اليومە حەدید. ئەو ڕۆژەی کە ئینسان قیامەتێ چاوی تیژە بێ، ئەو ڕۆژە حەقیقەتەکان ئەبینێ. جا ئەمانە ئەوە ئینسان خۆخەڵەفاندنە ئەگەر بە شانازیەکانی، بە کەسوکارەکەی، بە پارەکانی، بە ناوبانگەکەی، بە عیلمەکەی، بە شەهادەکەی بەمانە پێناسەی خۆیکات دڵنیا بە خەسارۆمەندە، دڵنیا بە دۆڕاوە، چکە ئەمانە هەمووی وەسیلەن. ئەو تووشی نەخۆشیەک بۆ لی تێکچووە، یعنی خۆی لێ تێکچووە لەگەڵ دەرەوەی خۆی. بۆیە بەڕای من ئەوانە هەمووی شتانێکن وەسیلەن و ئینسان نابێت لەسەر بنەمای ئەوە نە مامەڵە بکا لەگەڵ خەڵک. یعنی ئێستا بۆ نمونە معقولە من مامەڵە لەسەر ئەوە بکەم بڵێم وەڵا فڵان کەس نەخوێنەوارە نایکەم بە ڕەفیقی خۆم. خۆ من ماشەڵڵا دنیای ڕەفیقم هەیە، دکتۆرایان هەیە، ئوستازن، پرۆفیسۆرن، بەڵام ئایا لە ڕۆژی تەنگانە لەبەر خاتری ئەوەی کە پرۆفیسۆریە بەدەمتەوە ئایا لەو دنیا ئەمە ئەبێ بە دراوسێت لە بەهەشتا؟ لەبەرەوە تۆزێ قوڵتر بڕوانی سەیرەکەی ئەمانە وەسیلەن، غایە نین. واتە مەبەستی ژیان نین، مەبەستی ژیان نین. ئەمانە تەنها تێداویستی وەسیلەن. نازانم چەندێ وەڵامەکەم گەیشتووە، بەڵام بەڕاستی ئەبێ بگەیتە قەناعەتێک تۆ خوای گەورە بە تایبەتی دروستی کردووی و پێناسەی تۆ نە پارەکانت، نە ناوبانگەکەت، نە شەهادەکەت، هیچ شتێک پێناسەی ڕاستەقینەی تۆ ناکە. چەندە تۆ ئامادەی شکرانە بژێری نیعمەتەکانی خوابی، چەندە تۆ سەبرەگری لەسەر ناڕەحەتیەکان، چەندە تۆ لە هەموو شتەکانە ئەگەڕیتەوە بۆ خوا، ئەوە پێناسە ڕاستەقینەکی تۆ. لەبەرەوە ئەشکرێ نەخوێنەواربی، ئەکرێ شەهادەت نەبێ، ئەکرێ فەقیربی، ئەم دنیا هەر تەواوە بێت، بەڵام عقل پێمان ئەڵێ نابێ قبولیکەین لەم مستەوا عیلمیە، نابێ قبولیکەین کە کاسبیمان پێ ئەکرێ نەیکەین. واتە ئێمە عقل و ویژدانێک وای لێ کردووین
بڕۆین شەهادە بەدەست بێنین، عیلم بەدەست بێنین، پارە بەدەست بێنین، نەک ئەوەی ئەمانە مەبەستی ژیان و دوجار ئەمانە غایب. بۆ ئەگەر قسەیەکەی ئەڵێ ئەگەر خۆ بدۆڕێنی ئیتر بۆچێتێ شت بەدەست بێنین لە دنیا. ئەگەر تۆ ئەمانەت لابوو بە مەبەستی سەرەکی ژیان، ئەو تۆ خۆت دۆڕاندووە. کاتێکیش خۆت ئەدۆڕێنی شتەکان بەدەستبێنی چ معنایەکیە؟ نوکتەیەک هەیە ئەڵێ بە کابرایەکیان و دەگەر دنیا هی تۆ بێ چیەکی وتی هەمووی ئەفرۆشم ئەچم بۆ خارج. جا ئەمە نوکتێ ئێمە پێەکەنین بە عەقڵی ئەم کەسەی کە ئەمە وەڵامەکەیەتی، بەڵام زۆرینەی مرۆڤەکانی دنیا خۆیان بوون بەو نوکتێ.